لە شاری سلێمانیدا و لە نێو یەکێک لە قەرەباڵغترین شوێنەکانی بازاڕ کە بەردەم مزگەوتی گەورەی سلێمانیە، دیمەنی دەیان پیاوی بە ساڵاتچوو چاوەکان بخۆی ڕائەکێشێت کە پشتیان بە دیواری مزگەوتەکەوە داوە و سەدان جۆری جیاوازی تەسبیح و مستیلە و بەردی ڕەنگاوڕەنگە فرۆشن. ئەوانەی لێرەدا دانیشتوون بژێوی ژیانیان لەسەر ئەم کارەیە و لە کاتژمێر 7 بەیانیەوە تاکو 6 ئێوارە پێشوازی لە کڕیاران ئەکەن. ئەو ژمارە زۆرەی تەسبیح کە لێرەدا بە شێوەیەکی جوان ڕێکخراون و هەڵواسراون، هەر یەکە و خاوەنی ناوێکە و نرخەکانیان جیایە. ئەمانەی بە 1970 ئەمانە دەستنەخشن، ئەمانە دەرمان، ئەمانە تێزان بە دەرمە وای لێکە بە تێزە وای لێک. ئەمانەیش ئەم جەماعەتەی لە سینەوە هاتووە، ئەمانەیش تورشین، ئەمانە نێجیل، ئەمان نەوعی تر زۆرە، ئەوڵەق هەیە و لاسوورە هەیە و دەستنەخشێ و تر ئاوە نەوەکانی زۆرە، نەوعی تر زۆر. نەی وایە بۆ وەرەقێکە، وایە بە 50,000، وایە بە 5,000، وایە بە 10,000، ئەوە نەوعەکانی. لەگەڵ تەسبیحە جۆرا و جۆرەکاندا کۆمەڵێک لە بەردی ڕەنگاوڕەنگ و دەگمەنیش ئەفرۆشرێن کە لەو وڵاتانەوەی بەسەر دەریاون دێنە هەرێمی کوردستان و شاری سلێمانیەوە. من ڕەنگاوڕەنگ وڵاتانی کە دەریا و بەحریان لێوە نزیکە بەدیان زیاترە، شتی جوانیان زیاترە. وڵاتی ئێمە لەبەرەوەی لێوەی نزیک نیە، شتانەی نییە کەمە. بۆ جوانی کەم بە مستیلە یەکەن بە ملوانکە، وەکو جوانی بەردەگە کەس دەمار و ڕەنگ و شتی تەبیعی واتی حەزیان لێتی. بەشێکی زۆر لە کڕیاری ئەم بەرهەمانەی لە بەردەم مزگەوتی گەورەی شاری سلێمانیدا پیشان ئەدرێن لەلایەن گەشتیارانەوە کردرێن و وەکو یادگاریەکی شاری سلێمانی ئەیبەنەوە وڵاتی خۆیان. سەوا عەرەبانەی کێم بۆ سلێمانی بۆ گەشتیاری تایبەتی بۆ لای منە. جوابە جەژنی ساعەتم نییە لەبەر کە خەڵکی خێرێت ئێرەیەم بۆ لایەن تەلەفۆنم بۆکەن حەزەکەن. عەرەبی عێراقی زیاترشمان لێکڕێ، تورک لێمان نەکڕێ، فارس لێمان نەکڕێ، ئەوانی خەڵکی ئێران، ئەوانی کە بۆ گەشتیاری وڵاتانی خەڵکی ئەوروپا و گەنجانی کە لە ئەوروپاژین زیاترێنە لایەمە شتەکڕن. گەرچی بە سەربردنی تەواوی ڕۆژ لە بەردەم خۆردا و بە گەرمای هاوین بۆ خۆی زەحمەتێکی زۆرە، بەتایبەت بۆ ئەو فرۆشیارانی کە تەمەنێکیان تێپەڕ کردووە، بەڵام ئەوان دڵخۆشن بەوەی ئەیکەن و بەلای خەڵکیشەوە دیمەنێکی جوانیان داوەتە بازاڕی سلێمانی. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.